های های واتە سڵاو. ئەم سڵاوە ئەو کاتە بەکاردێ کە لەگەڵ کەسێکە زۆر تێکەڵی واتە ئەیناسیت. هەلۆ هەلۆ. سەبارەت بەو هەڵەوەش ئەمە ئەو کاتە بەکاردێ لەگەڵ کەسێک کە نەیناسیت کە ئاشنانیت لەگەڵی ئەو سڵاوەی بەکاردێنی هەلۆ. گود مۆرنینگ. گود مۆرنینگ واتە چ؟ واتە بەیانیت باش، بەیانیت باش. و ئەو سڵاوەش ئەو کاتە بەکاردێت کە بەیانیە. تەنها لە بەیانیان دەتوانی بەکاری بینی. گود مۆرنینگ واتە لە بەیانیەوە هەتا سەعات 12. گود ئافتەرنوون. گود ئافتەرنوون واتە چ؟ ئەم سڵاوە دەتوانی لە پاش نیوەڕۆ بەکاربینی واتە پاش نیوەڕۆوان لە سەعات 12ی نیوەڕانەوە هەتاکو سەعات 6. گود ئیڤنینگ. گود ئیڤنینگ و ئەم ڕێگایەش ئەتوانی لە شەودا بەکاربینی وەکو سڵاو. بۆ نمونە دەتوانی لە سەعات 6ی دوای ئێوارێ بەکاربینی واتە لە شەودا. گود ئیڤنینگ. گود ئیڤنینگ. گود نایت. گود نایت واتە چی؟ واتە شەو شاد. و ئەم ڕێگایەش ئەو کاتە بەکاردێنی کە کۆتایی بە شەوەکەی دێنی. شەو شاد. گودبای. گودبای خوات لەگەڵ. و ئەم ڕێگایش دەتوانین بۆ هەر کاتێک بەکاربینی. بای بای و دەشتوانی بە هەمان شێوەوەی بەکاربینی. بای. See you later. See you later دەتوانی ئەوەش بەکاربینی واتە چ؟ واتە دەتبینمەوە دوای. دەتبینمەوە دوای. Take care. Take care واتە چی؟ واتە ئاگاداری خۆت بە یاخود با دینی هشیار بە. Take care.